باوریابین ئەو تەمەنەی کە ماومانە ڕوو بکەینە خوای پەروەردگار و خوای گەورە بناسین بەر لەوەی کە بمرین، چونکە کە مردین و گەیشتینە سەرە مەرگ تازە هیچ شتێک فریامان ناکەوێت. لە شوێنەیەدا خوای گەورە بناسە، خوای پەروەردگار لە کاتی ناخۆشی و ناڕەحەتی بەهاناتەوە دێت، خوای پەروەردگار لە سەرە مەرگدا بەهاناتەوە دێت، لە ناو گۆڕدا بەهاناتەوە دێت، کوڕە لە ڕۆژی قیامەتدا بران بەهاناتەوە دێت، دەتخاتە ژێر سایە و سەبەری خۆت ئەو ڕۆژەی کە هیچ سێبەرێک نییە بێجگە لە سێبەری تایبەتی خوای پەروەردگار نەبێت. مێژونووسان شتێکمان بۆ باز دەکەن کە عائیض القەرنی لە یەکێک لە کتێبەکانی خۆیدا باسی کردووە، دەڵێ یەکێک لە پیاوە خواپەرستەکانی بەنو ئیسرائیلیەکان لە تەمەنی 80 ساڵیدا بەرەو ئاوێنە ڕادەوەستێت، لە ئاوێنەدا تەماشای خۆی دەکات کە تەمەنی 80 ساڵە، لە 40 ساڵیدا خواپەرستێکی عابید بووە، 40 ساڵ تەمەنی لە خواپەرستیدا سەرف کردووە، بەڵام 40 ساڵیش گوناه و تاوان و سەرپێچی خوای پەروەردگاری کردووە، خوا پەناماندات. ئینسانی وا هەیە لە سەردەمێکدا زۆر باشە، بەڵام پێی دەخلیسکێت دوای بەرەو خراپە دەڕوە، خوا پەناماندات. بۆیە لە تەمەنی 80 ساڵیدا تەماشای خۆی دەکات و تەماشای وێنەی خۆی دەکات و لەگەڵ خۆیدا دەدوێت، دەڵێ ئەی خوای پەروەردگار، ئەمن لە 40 ساڵی تەمەنمدا ئەتۆم پەرست و خواپەرست بووم، سنوورەکانی تۆم دەپاراست و عیبادەتی تۆم دەکرد، کەچی لە 40 ساڵی تەمەنیشمدا سەرپێچی تۆم کردووە. ئەی پەروەردگار، ئای خوای پەروەردگار، ئەگەر ئێستا ڕوو بکەمە تۆ تەوبە بکەم دەبێت لە لای تۆ قبول بێت و تەوبەکەم لێ قبول بکەی و لێم وەربگری. بۆیە لە ناکاوەوە گوێی لە دەنگێک دەبێت کە پێی دەڵێن ئەو کاتەی کە تۆ فەرمانبەری ئێمەت دەکرد، ئێمەش لە خۆمان نزیک کرد بوویەوە و ئەتۆمان قبول کرد بوو، ئەو کاتەشی کە سەرپێچی ئێمەت کرد، ئێمەش وازمان لە تۆ هێنا و ئەتۆمان ئێمال کرد، بەڵام ئێستا کە ڕوو بکەی ئێمە ئەوە قبولت دەکەین و تۆبەکەت قبولە لە لای ئێمە. بۆیە بەڕاستی ئەوە بەسەرهاتێکە بۆ ئێمەش، بۆ هەر ئینسانێکی مسلمان پێش ئەوەی کە بمرێت ڕوو بکاتە خوای پەروەردگار، خوای پەروەردگار تەوبەکەی قبول دەکات.